الحمد لله لله. بسين ألمانيا ديننا مهرباني بردوامة لسركوتنا عظيمة كان أو نخوشيا باب ليدا برسين جواب بداتوا بأصل خرج شندري لألمانيا أجي. لألمانيا دجي بس بأصل خرج شندري كردستان. كردستان شاشر سليماني. خرجي شاري سليمانية لألمانيا دجيته وزني 110 كيلويا باڵایەکەی 153 BMI-یەکەی 47 قەڵەو دەرەجە 3 بڕیاریدا بێزار بوو لە قەڵەوی ڕێزیمی زۆر کردیا بەڵێت 4 بۆ 5 جار وەڵام ڕێزیمی کردیا لە ئەڵمانیای مەحاولەی زۆری کردەوە خۆ زعیف کاتەوە پەیوەندی بە کەسوکاری کردیا دوێنێکە ئەوە لەگەر تا چێ بوو خوشکم بوو خوشی لەگەری هاتوو لە سلێمانی هاتن گوتیان هاتی لە مێهرەبانی دەمانەوێ لە ناوبەین قەڵەوی دوێیەکە لە ئەڵمانیاوە بخصوصي هاتو كردستان لبرخاترين هرباني بالله بالتأكيد زور تقريبا 2 صالة مطابعته وكم زور رازي من الإشا كانوا يعني براستي درجة إن شاء الله سركوتو بنتي أبش بخواي قبل براستي كما تيشنغا لخدمة خير خوشي كرد كاني خارج شيء هنا وإبكانا لبو نشترقري الحمد لله بسنا ألمانيا ديننا ومهرباني مهرباني لإيش جوانەکانی بەردەوامە خۆشبەخت ئەوەی بەشدار لە مهربانی خۆشبەخت ئەوەی سیقی کرد بە مهربانی خۆشبەخت ئەوەی پشتی خێر و پشتی استثماری کرد چونکە هەموو کوردە دڵی بە مهربانی خۆشە چەند محەبەت تێ لە بۆ مهربانی زۆریش بەڕاستی یعنی نازام خۆشی خۆم چۆن دەربڕم کە ئەمڕۆ هەموو تۆ بڵێ پێی بگەم بەڕاستی لەو دوورۆ سێرما کرد هەموو تۆ بڵێ بە و شوێنە بگەم بە و دکتۆرە بگەم مهربانی بەردەوامە لە ئیشە جوانەکانی دڵسۆزی و لێزانی لەگەر نرخی گونجاوی لە بۆ هەموو نەخۆشەکان بەردەوامی لە خزمەت خێرخۆشی ئەوەی کە تا ئێستا بەشداری نەکردیا با بێ پشتی خێری و پشتی ئیستیسماری بکرێتن دەمانەوێ لە داهاتوودا ئەو خستەخانە کاملەن ببیتە پشتی خێری لەناو خستەخانەی مهربانی 2802 یەتیم لە ڕێگەی سێزدەڵی خراوی ناحکومی بیمەی تەندروستیان هەیە کە یەتیمی هەژارن هی هەولێر و دەوروبەری بە پشتوانی خی گەورە یارمەتی دەردەبین لە هەموو شار و شارۆچکەکان مهربانی بکرێتەوە تەشجیعیان دەکەین فکرەی مهربانی دەمانەوێت بەربڵاو ببیتن تاوەکو ببیتە سەدەقە جاری لە بۆمان و کە لەناو قەبرێش بین لێ بکانە یەتیمەک معالەجە بکرێ خێرمان لە بۆ دێتن چەند خۆشە خۆشەویستی بڵاو بکەینەوە پارەش لە بۆ ئەوی باشە بیکەینە ڕەسیدی قیامەت چونکە ئەلەو دنیایە هەرچەند بژی هەر دەبی بمری خەڵەو خۆشەویستەکانیش زعیف دەکەینەوە دەرێن بڕوخێ قەڵەوی بەڵێ بەتەئکید بڕوخێ قەڵەوی بەڵێ بەتەئکید بڕوخێ قەڵەوی زۆر کەسیان بۆ هەڵام بەڵام من سیقم بە میهرەبانی و بەڕێزە بوو بۆیە هاتم بۆ ئێرە بەڕاستی زۆر کەسیان وتیان بچن بۆ لای دکتۆری کە ئەم زۆر دکتۆریان پێوتم بەڕاستی من سیقم بە تۆ میهرەبانی بوو. میهرەبانی دڵسۆزی و لێزانی